قوتابیانی عزیز لەبیێ ئەمجارە دەینە سەر پرسیارەکانی نیشتیمانی کە و پرسیارەی کەما بوون شکارمان نەکردبوون. دەینە سەر پرسیاری 38. پرسیاری 38 دەڵێ لە سێ گۆشەی بەرامبەردا کامە گۆشە لە هەمویان گەورەترە؟ وێنەی سێ گۆشەیەکی دایەتێت و پێوانەکانی لایەکانی دایەتێت و داوات لێ ئەکە کامە گۆشە لە هەمویان گەورەترە. قوتابیانی عزیز تەمەشای پێوانەی لایەکان کە ئەو پێوانەی بەلاش نەدایەتێت و تەمەشاکە کامە ژمارە لە هەمووی گەورەترە. ئێستا ئەوە 41، ئەوە 45، ئەو 75. کامە ژمارە لە هەمووان گەورەترە؟ 75. بەرامبەر 75ەکەی بەرامبەر 75ەکەی چ گۆشەیەکت هەیە؟ بەرامبەر 75 گۆشەی با، کەواتە ئەڵێ گۆشەی با گەورەترین گۆشەیە. پرسیاری 39 لە نیشتیمانی ناتێتەوە، بەڵام من هەر زیادم کرد. ئێستا لۆ نمونە ئەگەر بێتەوە بڵێ کامە گۆشە لە هەمویان بچووکترە، تەمشاکە کامە ژمارە لە هەمووی بچووکترە و جارەی 41 لە هەمووی بچووکترەوە نیە؟ بەرامبەر 41ەیە بەرامبەر 41 دەکاتە چ گۆشەیەکت هەیە؟ گۆشەی دال، کەواتە ئەڵێ گۆشەی دال لە هەمووان چیە؟ بچووکترە. پرسیاری 40 ئەو جارەی دەڵێ گۆشەکان لە گەورەترین بۆ بچووکترین ڕێز بکە. گۆشەکان لە گەورەترین بۆ بچووکترین ڕێز بکە. تەمەشاکە کامە ژمارە لە هەمووان گەورەتر 75 بەرامبەرەکەی چییە؟ گۆشەی با، کەواتە من ئەنووسم گۆشەی با. ئەو هێمایە هێمای گۆشەیە. ئەو جارەی لە 75 بچووکتر لە 75 بچووکتر ڕاستەوخۆ نەڵێ 41، چونکە لە 41 گەورەتر هەیە. لە 75 بچووکتر چیە؟ 45 بەرامبەر 45ەکەی چ گۆشەکەت هەیە؟ گۆشەی واو، کەواتە ئەڵێ گۆشەی واو. ئەو جارە چمایتەوە 41 بەرامبەر 41 چییە؟ گۆشەی دال. ئەوە هێمای گۆشەی چ بەنووسین بێتەوە چ بە هێما بێتەوە جیاوازی نییە. ئەو جارەی ئەوەی مایتەوە چییە؟ هێماکانە. ئەگەر گوتی لە گەورەترین بۆ بچووکترین ڕێز بکە، هێماکە چ دەکەی؟ ڕووی لە گۆشەی باکە دەکەی. بەو شێوەیە یعنی ڕووی نیشانەکەی لۆلای دەستە ڕاستە ئەگەر گوتی لە گەورەترین لۆ بچووکترین. بەڵام ئەگەر گوتی لە بچووکترین لۆ گەورەترین، هێماکەی ڕووی لە لای دەستە چەپەکەی. ئێستا احتمال هەیە بەو شێوازەی بێتەوە، احتمالی شەیەکو بێتەوە بڵێ گۆشەی با فاریزە گۆشەی واو فاریزە گۆشەی دال. یان بەو شێوازە یان بەو شێوازە چ بە شێوازی هێما چ بە شێوازی فاریزە. وەرە بزانە کامە وەڵام ڕاستە. گۆشەی با گەورەترە لە گۆشەی واو گەورەتر لە گۆشەی دا، کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 41مان دەڵێ باو لەم کۆمەڵە پێدراوە چەندە؟ کۆمەڵە پێدراوەشی دایێت و داوای باوی کردێ. باو واتە چ؟ واتە هەر ژمارەیەک زۆرترین جار دووبارە بۆوە، ئەوە ڕاستەوخۆ دەبێتە باو. بزانە کامە ژمارەم زۆر دووبارە بیتەوە: 5 2 12 7 13 8. هیچ ژمارەش تێدا نیە دووبارە بوویتەوە نیە، کەواتە ڕاستەوخۆ چ هەڵەبژێری؟ بی ڕاستە. مادام هیچ ژمارەش دووبارە نەبوویتەوە خۆ بە زۆری نییە، ڕاستەوخۆ نیەکەی هەڵەبژێری. ئەو جارە دێنە سەر پرسیاری 46. پرسیاری 46مان ئەڵێ چە؟ لێدەرکردنی 14 ڕەجی 3 کەم 6 ڕەجی 3. تەمەشای ژێڕەگەکان کە. ژێڕەگەکان هەردوو ژێڕەگەت یەکسانن؟ بەڵێ. مادام یەکسانن ڕاستەوخۆ چ دەکەین؟ یەک ژێڕەجی ئەنووسینەوە، چونکە ژێڕەگەت یەکسانن یەک ژێڕەجی ئەنووسینەوە. ئەو جا چ دەکەین؟ چاردەکەی و چخۆ ئەنووسیەوە، نیشانەکە چییە؟ کەمە دادەنێەوە. شەشەکەش وە چخۆ بنووسەوە. چاردەکەم 6 دەکاتە چەند؟ دەکاتە 8. ڕەجی سێکەش وە چخۆ، کەواتە دەکاتە 8 ڕەجی 3. بزانە کامە وەڵام 8 ڕەجی 3 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 47 ئەڵێ چ؟ سالب ڕەجی 36 ژمارەیەکی چییە؟ ئەی تەواوە ڕێژەیە ڕاستیە، بی ناڕێژەیە ڕاستیە، سی ناڕاستیە، دی پێناسە نەکراوە.
گوتمان ئەگە سالممان لە ناوڕێک بوو دەبێتە چ دەبێتە ناڕاستی. ئایا سالب لە ناوڕێک هەیە؟ نەخێر، کەواتە ناڕاستی نییە. گوتمان پێناسە نەکراوە چییە؟ هەر کەرتە ژێرەی سفر و پێناسە نەکراوە ئەوە کەرتە؟ نەخێر، کەواتە دیش نابێتە وەڵام. بی ئەڵێ چ ناڕێژەی 36 ڕەجی هەیە؟ بەڵێ، مادام ڕەجی هەیە دەبێتە ڕێژەی، بەڵام لێرە ئەڵێ چ؟ ئەڵێ ناڕێژەیە، کەواتە بیش نابێتە وەڵام. بەڵام لێرە ڕەجی 36 دەبێتە ڕاستی، بەڵام نابێتە ناڕێژەی، کەواتە بیش نابێتە وەڵام. بەڵام ئەگەر بێت و تەمەشای هەڵبژارنی ئەیکەین ئەڵێن چە؟ ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6، کەواتە سالب 6 تەواوە، ڕێژەیشە لەبەس ڕێژەیە چونکە ڕێجەیە، ڕاستیشە لەبەس گوتمان هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەبنە ڕاستی، کەواتە ئەی دەبیتە وەڵامی ڕاست. پرسیاری 48 دەڵێ لاسەنگەی سالب 8 سین گەورەتر لە 48. تەمەشای نیشانەکەی کە ئایا یەکسانەی لەگەڵدا یان نا. مادام یەکسانەی لەگەڵدا نییە، وەرە ئەو هەڵبژارنە ئەوانە یەکسانە لەگەڵدا ڕاستەوخۆ تەرکە. ئێستا بی ڕاست تەرکە یەکسەر، دیش ڕاستەوخۆ تەرچیکە چونکە یەکسانە لەگەڵدایە. ئەو جارە هەڵبژارنی ئەی و سیت ماوە. پرسیارەکەمان ئەڵێ چ؟ سالب 8 سین، سالب 8 سین گەورەتر لە 48، گەورەتر لە 48. نەتوانێ ئەو سالب 8ەی بەولای لەبەس چونکە کردارەکەت جارانە. گوتمە ئەگەر کردارەکەم جاران بۆ هەر ژمارەیەکە تەنش سینەکەی بۆ هەردوو لای دابەشی ئەو ژمارەی دەکەین، کەواتە دابەشی سالب 8 دابەشی سالب 8، سالب 8 لەگە سالب 8 دەڕوە چ دەمێنێتەوە؟ تەنها سین. بەڵام نیشانەکەت ڕاستەوخۆ پێچاوانە دەبیتەوە، گەورەترەوە نییە ڕاستەوخۆ دەبیتە چ؟ بچووکتر، یاخود بڵێ چ؟ ئەگەر ڕووی لەو لای بۆ ڕاستەوخۆ ڕووی پێچاوانە دەبیتەوە لەبەر چونکە دابەشی ژمارەی سالبم کرد. هەر کاتێک لاسەنگەت جاران ژمارەی سالب کردیان دابەشی ژمارەی سالب کرد ڕاستەوخۆ هێماکەت پێچاوانە دەبیتەوە. ئێرە موجب موجب دابەشی سالب هەر دەکاتەوە سالب 48 دابەشی 8 دەکاتە 6، کەواتە سین بچووکترە لە سالب 6، کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 49 ئەڵێ بریتیە لە جیاوازی نێوان گەورەترین بەها و بچووکترین بەهای کۆمەڵە پێدراوێک. ئەوەیەکی کە لە پێناسەکەن ئایا پێناسەی مەودە، پێناسەی باوە، پێناسەی ناوەندەی، پێناسەی ناوەڕاستی کامیانە؟ ئەگەر بە پێناسەش نەزانی و یاساکان بەبیرە خۆت بینەوە بە واسطەی یاساکان نەزانی. پێناسەی مەودام چ بوو؟ مەودە دەمگۆ چ؟ دەمگۆ گەورەترین بەها، گەورەترین بەها کەم چ؟ کەم بچووکترین بەها. بریت ئەڵێ چە بریتە لە جیاوازی نێوان گەورەترین بەها و بچووکترین بەها، کەواتە ڕاستەوخۆ مەودەیە. بەخۆ لە پێناسەکەی ئەڵە بریتە لە جیاوازی نێوان گەورەترین بەها و بچووکترین بەها. جیاوازیەکە مەبەستی چییە؟ جیاوازی واتە کەم، کەواتە مەوداکەی کو دەدۆزینەوە لە پرسیار ئەڵێن گەورەترین ژمارەکەم